ماوەی زیاتر لە 8 ساڵە پرۆژەی دانانی ڕووناکی بۆ شەقامی سەرەکی چەمسەماڵ تەواو نەکراوە. شۆفێران دەڵێن بوونی ڕووناکی لەو شەقامەدا گرنگە، بەو پێی هێڵی سەرەکی نێوان کەرکووک و سلێمانی پێک دەهێنێت. ڕێگای مەقان سەیتەرەی مەقان و بازگەکان ڕۆشنکەرەوەی بۆ دانرا و نەبەسراوە تا ئێستا چەندین سایارە و هاوڕێمان و دۆست لەوانە ئەبێتە هۆی ڕووداوی هاتوچۆ و لە دەزانی گیانی لە دەسەدا و ڕووناکیەکان هە زۆر زەروری ڕووناکیەکان هەبوو ئەگەر لێ باش بوو ئەو ڕووناکیانە زۆر پێویستە هەبێت لەبەر ئەوەی بازە سایقێ شەو تاریکە نایبینی ئەگەر ڕووناکیەکان هەبێ باشترە زۆر تاسەی نادا. ئێمە ئێستا حالێن ئەو کێشەی کە هەمانە لەم هێڵە تا ڕادەیەک قیرتاوەکە باشە، یعنی لی رازین ڕێگاکەمان تاسە و شتەکانی بۆ چاکراوە، بەڵام ئەوەی کە نەقز بێ لە ئێمەیە لە دەواازەی شاری چەمچەماڵەوە هەتا بان مەقان کۆمەڵێ تاسە و شوێن لۆریەکان تاسی زۆری تایە پاشان وی تارانەی کە بناغی بۆ دانراوە هەتا ئەم دەقەیە تەواو نەکراوە. ئەساسی عامودەکان دانراوە، ئەنیسە تەمەشاکە بن و منە بچۆ خۆت ببینە ئەساسێک نییە سیارە لێ نەدابێ معنایە تاوکەوێ چەند عامودانرا ئەو لە ڕوودا و ڕوویداوە ئەمە نەکارە سات بووە. بەڕێوەبەری دابەشکردنی کارەبای چەمچەماڵ دەڵێ تەواو نەکردنی پرۆژەکە بۆ قەیرانی دارایی دەگەڕێتەوە. پرۆژەی ڕووناکردنەوەی جوتسایدی بینی چەمچەماڵ شۆڕش کە یەکێکە لە شەقامە سەرەکیەکانی چەمچەماڵ لە ساڵی 2014 لەسەر بودجەی پەرەپێدانی پارێزگای سلێمانی پرۆژەی ڕووناکردنەوەی ئەو شەقامە کەوتە بواری جێبەجێکردنەوە. ئەم پرۆژەیە لەلایەن کۆمپانیایەکی تورکی بە ناوی کۆمپانیای جەهانگیرەوە کەوتە بواری جێبەجێکردن کە سەرەتای کارکردنیان ئەتوانین بڵێن بە شێوەیەکی زۆر باش کارەکانیان جێبەجێ کرد تاکو نزیکەی ڕێژەی 165 کاری پرۆژەکان جێبەجێ کرد. بەڵام لە دوای ئەوە بەهۆی ئەو قەیرانانە بەهۆی ئەو گرفتانی کە کۆمپانیاکە لە چەند پرۆژەیەکی ترا بۆی دروست بوو نەیانتوانی پرۆژەکە تەواوکەن بە تەواو نەکراوی پرۆژەکەیان جێهێڵا. خواست و داواکاری شۆفێرانە پەلە بکرێت لە تەواوکردنی پرۆژەی دانانی ڕووناکی بۆ شەقامی چەمچەماڵ کە ماوەی 8 ساڵە پرۆژەکە دواکەوتووە. عومەر غەریب، کورسات نیوز، هەزای چەمچەماڵ.